هونەری پەیکەرسازی یەک لەو نمایشانی یەکەمین فستیڤاڵی ساڵانەی هونەری کوردی لە ئەمریکا بوو کە جێگای سەرنجی بەشداربووان بوو. هونەرمەند کاوان قادر تێیدا بەشدار بوو. سەرەتا تێڕوانی خۆی سەبارەت بە گرنگی سازدانی یەکەمین فستیڤاڵی هونەری کوردی لە ئەمریکا دەربڕی. ڕاستیەکەی ئەم فستیڤاڵە بۆ یەکەمین جار لە ناشڤیل وەکو فستیڤاڵێک کە کورد خۆی تیا ئەناسێنێک کە خەوەن کاڵچەر و خاوەن شارستانیەتێکە، هونەرمەندی هەیە، گۆرانیبێژی هەیە، میوزیشنی هەیە. بۆ من جێگای فەخرە وەکو هونەرمەندێکی شێوەکار بتوانم بەشداری بە چ بەرهەمێکە بەشداری کردووە؟ ڕاستەکەی بە 6 بەرهەم بەشداریم کردووە. ناوی بەرهەمەکان ناتوانم هەموو بڵێم، بەڵام بە هەر حاڵ زیاتر و بەرهەمانم تعبیرەکەن لە ئێش و ئازارەکانی خەڵک، ڕەخنێ لە ئەو دیاردە ناشرینانەی لە ناو کۆمەڵگەی کوردەواری هەیە. لە بەرامبەر بەوە بەدیلێکە وەکو هونەرمەندێ فکرەکەمەوە چی ئینتیقادێکم هەیە لەوەی کەوا بۆ نمونە ئینتیقاد لەسەر حیجاب، ئینتیقاد لەسەر ئەوەی کەوا باز لە یەکگرتوویی یەکەم، باز لەوەی کەوا پەیکەری ئازادی یەکەم بۆ ئەو میلەتم کە سمبڵێک لە ئازادی و لە با بڵێن پێشکەوتوخوازی ئەو خەڵکە پیشانەیەات، خەڵکی کورد پیشانەیەات. پێم خۆشە وەکو نوێنەرێک لەو خەڵکانە بم کە هەمیشە ئیدعای ئازادی و پێشکەوتوخوازیەکەن، بە ئیدعای ئازادیەکەن، یەکسانیەکەن. بەرهەمەکانی من تعبیر بن لەو ئاوات و ئامانجانەی ئەوان لە هەر جێگەیەکی دنیا کارەکەن. باشە، نمایشکردنی بەرهەمەکان لە فستیڤالەکە چ کاریگەرێکی لەسەر بەشداربووان هەبوو، بە تایبەتی ئەمریکایەکان؟ ڕاستیەکەی ئەو بەرهەمانەی من کە هێنا من پێشکەشم کردوون تقریباً لەگەڵ ستایڵی ئێرەیە ئەگونجێت. موعجیبی ئەو جۆرە ستایڵان بەوەی کەوا ئەو دیاردانەی کەوا من ڕەخنەم لێگرتوون لە بەرهەمە هونەریەکانمە لە مجتەمەعە لە مێش ساڵە ڕەخنەی لێگیراوە. مەسەل حیجابی ژنان کەوا سەرپۆش لەسەر ژنان کە بۆ بۆچوونی من ڕەمزی کۆیلایەتی ژنانە، من ڕەخنەم لێگرتووە. هەڵبەت پێشوازیەک هەیە لەلایەن جالیەی ئامریکی و جالیەی کەنەدی نۆرتی ئەمریکاوە کە پێیان خۆشە ژنان کۆیلە نەبن، ژنان حیجاب نەبن، ژیان وەک پیاوان ئازاد بن. باز لە پەیکەری ئازادی یەکەم کەمتر ئەو هونەرانە هەیە. هونەر لە کۆمەڵگەی کوردەواریە تا ئێسش لەو شێوانەیە کە باز لە ئازادی و باز لە چوزانم ئازادی ژنانەکە، ئازادی مناڵەکە، ئازادی ڕادەربڕی نەکات. بەرهەمەکانی من زیاتر تعبیر لەو شتانن. هەڵبەتە با بڵێن ئەمڕۆ ئەڵێ سیچوێشنێک لەو بەر وڵات، سیچوێشنەکە لەم بەر وڵات ئەتر بۆ تەواوی دنیا کێشەکان وەکو یەک وایە. قەزەیەک لە ئەفغانستانە، قەزەیەک لە کوردستانە، لە عێراقە، قەزەیەک کە تاسیراتی سلبی هەیە لە ئێرەش. جا ئەوان پیان خۆشە با بڵێن قەزەیەکە باس لە مۆدێرن نەکات. ئیشەکانی من زیاتر لەسەر مۆدێرن و لەسەر شارستانیەتێکەوە بتوانین لە ئاستی ئەوانە شان بەشان قسە لەسەر مۆدێرن بکەین و قسە لەسەر سیڤیلایزیشن بکەین بۆ پێشەوە. چۆنەکە هونەری پەیکەرسازیت بۆ خۆت هەڵبژاردووە؟ ڕاستیەکەی من لە ئەوڵ ڕۆژەکانی کەوا لە پەیمانگەی هونەر جوانەکان بۆم ئیحساسم کردکەوە من کەسێکم پێم خۆشە وەکو ئەوەی لە بواری ئیسنتاجا بم، ئەوەی لە بواری لەمسا بم، ئەوەی لە بواری بەرهەما بم، لە بواری خزمەتگوزاریان نەبم. هونەری پەیکەرسازی زیاتر شێوە لەمسێکی هەبوو بۆ من، بەڵام لە هەمان کاتیشە ببێتە زمان حاڵێ بۆ من کە تعبیر لە بیر و ڕاو ئەفکاری من بکات، بۆی کەوا خەڵکی بەنووسین تعبیرەکاتەوە ئیش لەسەر کۆمەڵگاکە بۆی بەرەو پێش بچێ بە هەر بوارێکە بێ ڕخنەبی هەر چ شتێک بێت. منیش لە بواری هونەریەوە بتوانم بەتایبەت هونەری پەیکەرسازیەوە کە 30 ساڵە من کاری لەگەڵاکەم لە سوپەنجەی لەگەڵا نەرمەکەم بتوانم کاری لەگەڵا بکەم. سپاس بۆ ئێوەشەکەم بۆ وەختەکەتان بۆ من ڕەخسان.